کۆبوونەوەی ئیدارە و وەبەرهێن و بەڵێندەرانی کەرکووکە بابەت زڵ و خاشاکی کەڵەکەبووی تەواوی شەقام و کوچەکانی شارە. دوای گفتوگۆ لەم کۆبوونەوەیدا بڕیاردرا هەڵمەتێکی فراوان بۆ لابردنی خاشاک و پاکردنەوەی شار ئەنجام بدرێت. بۆ مەبەستەش تەواوی فەرمانگە و بەڵێندەر و وەبەرهێنەرەکان هاوکاری پێشکەشی شارەوانی کەرکووک دەکەن. داوا لە دایرەکان وەکو نەوت و کارەبا و غازی شیمال و ئاو و ئاوەڕۆ و ڕێگەوبان ئەوانە ئالیاتمان بدەنێ شۆڤڵ و گەڵابی و حتا وەبەرهێنەرەکان و مقاولەکان وتیانێمە تەبەڕع پاراکەین سارە و گەڵا بۆ شەڤڵتان بۆ گرن بەڵام ئەمە عیلاجێکی وەختیە بۆ 20 ڕۆژ بۆ مانگێ دوا ڕۆژ چۆن هیواداری ئێمە چەند ڕێگایەکمان لە پێشەیە ئەوە تا ئەیدەینەوە بەرهێنان مستەثمرێک بیکە و ئێمە تەنها شارین تەمر سەحیمان هەیە پێوترێ لاندفیل. ئەم هەڵمەتە تەنها چارەسەرێکی کاتیە بۆ کێشەی پاکردنەوە. ڕۆژانە کەرکووک زیاتر لە 600 تەن زبڵ و خاشاکی هەیە و پێویستی بە چارەسەری ڕێشەیە بۆ ڕزگاربوون لە خاشاک. چاری دەردی شارەوانی و خەڵکی کەرکووک ناکە ئەمە ئیشێکی کاتیە ئێمە بەس ناچارین لەبەرەوەی بەغات چەنەها جار دەرگایان نەماد لێ نەدەین بۆ ئەوەی ئەم بابەتەمان بۆ چارەسەرکەن بەداخەوە تا ئێستا چارەسەریان نەکردووە. ئێمە چی بکەین؟ ئێمە وەک شارەوانی داوا لێبوردن لە خەڵکەکەین. بەڕاستی خەڵکی حەقێتی چی بڵێ حەقێتی بەڵام کێشەکە لای من نییە من لەوان پێم ناخۆشترە بەڵام چی بکەم کە تۆ بەغایە پارە نەنێرێ تەعینم بۆ نەکە عەقدم بۆ نەکە ئالیاتێکم بۆ نەنێرێ هیچ هاوکاریەکەم نەکا من بەچی سەپاکردنەوەی شار بکەم. ئێستا بۆ ئەوەی کە خەڵکی پێی بزانێ ئەم مانگەوە ئەمڕۆ 19 مانگە تا ئێستا 1 دینارێک ئیشعار پارە نەهاتووە بۆ شارەوانی کەرکووک. خزمەتگوزاری لە کەرکووک لە خراپترین دۆخدایە. بە جۆرێک پارێزگاکە لە 18 ساڵی ڕابردوودا بە قۆناغێکی هاوشێوەدا تێنەپەڕیوە. ئەگەر لە ئێستاشدا چارەسەرێکی کاتی بۆ زبڵ و خاشاک هەبێت پرسیاری هاوڵاتی ئەوەیە ئاخۆ چارەسەری کەمی و نەبوونی کارەبا چییە؟ کارۆ محەممەد کورساد نیوس کەرکووک.